بۆی ئەوەیە هەردووشی ڕۆیتەوە لەو دەمەیدا گوێ هەڵدەخەن بۆ تارێ، لەو دەمەیدا مام لێ دەڵێ قەتارێ. یادم بکەن یادی منی دوورە وڵات، یادی منی ڕێبوار ڕێیخەبات. میوانە ئازیزەکان، ئامادەبوانی خۆشەویست، بە ناوی کۆمەڵی هونەری ملی کوردستان و بنکەی ڕۆشنبیری سەراوی ڕاتنی هەمووێتان دەکەین. هیوادارم ئەمڕۆ لە یادی کۆچی دوایی هونەرمەندی نەمەر محەممەدی ماملێدا کات و ساتێک خۆش بێ ئەو بەخشی میانێک بکەین لە هونەرمەندی نەمەر محەممەدی ماملێ. سەرەتا بۆ ڕۆحی پاکی هونەرمەند محەممەدی ماملێ و سەرجەم کەڵە هونەرمەندەکانی کوردستان ساتێک بەنەوەنی بێدەنگی ئەوەستی. زۆر سپاس. هونەرمەندی نەمەر محەممەدی ماملێ لە ساڵی 1925 لە گەڕەکی خڕەی شاری مەهاباد لە نزیک چوارڕێی ئازادی چای بەڕماکەی ژیان هەڵێنا. هونەرمەندی نەمەر محەممەدی ماملێ پڕبوو لە جوانی لە هونەر لە ئەدەبیاتی کوردی، بەداخەوە کە ئێستا ئەویش و کۆمەڵێک لە هونەرمەندانی تریش لە نێوانماندا نەماون. لە ساڵی لە 23/1999 هەر لە شاری مەهاباد بەداخەوە کۆچی دیوایی کرد و ئەو هەموو هونەرە جوانەی بۆ ئێمە بە یادگاری بەجێهێشت و لە مەقبەرەت الشوعەرای شاری مەهابادیش بە ئامادەبوونی هەزاران کەس لە کوردانی ڕۆژهەڵات و بە تایبەتی کوردانی باشوور بە خاک سپێردا. هەمیشە یاد و بۆنەکە یاد و گۆرانەکانی لە دڵمان داماوە. ئەژمێنێ هیواداری ڕێژکەکەی ون نەبێ و کەڵە هونەرمەندە کۆمەڵێک هونەرمەند ئەمڕۆ لێرە ئامادەن بە یادی هونەرمەند محەممەدی ماملێ کۆمەڵێک لە گۆرانی و مەقامەکانی پێشکەشیەوەی خۆشەویستەکەن. سەرەتا داوا لە بەڕێز کاک جەزاکەم لێپرسراوی سەرۆکی کۆمەڵی هونەری ملی کوردستان بە فەرمێ بە پێشکەشکردنی سەرۆکیەک. خۆشەویستان هەموو لایەکتان بەخێر بێن. لەناو ئەو هەموو ناهامەتی کە ئێستا بەسەر میلەتەیە تێپەڕێ، ئێمە مانەیە هونەر بەردەوام بێت، هونەر نەوەستێت. هەر بۆیە ئەم یادانە بە گرنگە زانین. ئێمە کۆمەڵی هونەری ملی کوردستان هەڕێک ئەو کاتی کە هەتوان بڵێم حەزرەتی ماملێ کۆچی دوای کرد، ئەو هونەرمەندی کە قوتابخانەیە، ئەو سەردەما پرسە 3 دانە ڕۆژ بوو. ئێمە 3 دانە ڕۆژە سەریەک لە مسیوتی سەلیمبەر پرسەمان بۆ دانا، پرسێکی زۆشکۆ و پڕسەوەری بۆ هونەرمەندە نەبرە. بۆ لەو کاتەوە یعنی بوو بە نەریت بیرمە یەکەم ساڵیات تیپی مۆسیقای سلێمانی کە بەڕێز مامۆستا عادل خۆشی لێرە ئێستا بەخێر بێت سەرچاوم ئەوان و ئێمە بە یەکەوەسەوان بەجیا تیپی مۆسیقای سلێمانی چەند هونەرمەندێک ئەحمەدی خەیات و کامەران عومەر و لە وەڵی ڕۆشنبیری یەکەم ساڵیات بۆ ماملێ کراوە. کۆمەڵی هونەری میلی هەتا ئێستا لەو ساڵەوە ئەم ساڵ ئەوە دیارم ساڵ 25 ساڵ 26 ساڵانی ئەمە 25 ساڵ یادمان کردوەوە. ئەم ساڵش 26مین ساڵە کە یادی ماملەکەینەوە، هەر جاری لە هۆڵێک لە شوێنێک. ڕاستە زۆر کەس لەم ڕۆژانە یادێکترمان کە دەو لێراڵێ یادی هونەرمەندە گەورانە بۆ لە شوێنێکی ئاوا بچووکە پێویستە لە هۆڵی گەورە و لە تەلاری گەورە و لە فێستیڤاڵی گەورە ئەو پرسیارە ڕۆکەینە حکوومەت و وەزارەتە پێدارەکان پێویستە ئەم هونەرمەندانە وەکو حەسەن زیرەک وەکو ماملێ وەکو هونەرمەندە قوتابخانانە بەتەنها بە یەک ڕۆژ بە سەعاتێ بە 2 سەعات یادی نەکرێتەوە. پێویستە دیبیت و سیمینار و بابەتی زانستی لەبارەی هونەرەکەیان و لەبارەی ژیانیان و لەبارەی هەڵوێستی نیشتیمانی و گۆرانیەکانیان کرێت. بەڵام کە ناکرێت ئێمە ئەم نخبە جوانەی کە لێرن، ئەم کەسانی کە لێرن هەمووتان لا ئێمە ئازیز و خۆشەویستین نخبەیەک 50 کەس جۆمان لێ بگرێ، 50 کەس بزانێکی ئێمە ئەو یاداکەینەوە بۆی ئەم نەریتە هەبێت ڕێزە نەمرەکانمان بگرین. ئێمە بەردەوامین و ئەمڕۆ لە خزمەتان هاوین بە چەند هونەرمەندێک. تەسەوڕکەن کە هەرۆنێکمانەم یاداکەینەوە هونەرمەندێک لە شاری هەولێرەوە لە شاری قەڵازیەوە کاکە یاسین لێرەیە، هونەرمەندێک تر لە قەراغەوە ئێستا گەشتۆتە لامان، هونەرمەندێک تر
بەس من یەک تێبینیم هەیە بۆ گۆرانەکانی ماملەیە حەسەن زیرەک کە یادێکەکەیتەوە هەموو کاتێک شوکێنم بە ئەگە بڵێم بە سەبەتەیەک بە قاپێک سەرەسات لە بەردەم تاداێنن هەتاکو تێری ناخوێ هەر بەردەوامی بێتا لە بەردە ساڵی نەگەن هیوادارم ئەم ڕۆژێ ئەم گۆرانیانە ڕامانە چەشێ بەدای گۆرانیترە بەخێربێن سەچەوەم زۆر دڵم خۆشە کە نەخوەیەکی جوان جارێک دڵم کەسایەتی و هوندەروەند و ڕۆشنبیر و ڕووناکبی دەبینم خۆیەوە خۆشەم گۆرانیانە ئیتر دوای کە دەستمان پێکرد شەڕی تێنەکەوێت بۆی لەگەڵ میلۆدیەکانە ئارام بنەوە هەموو ئەم ئەساتانەی کە هەیە بە دەربارەی موچە و ڕێک نەکەوتنی سیاسی و ئەم گژی و ئاڵۆزی لەم هەموو مەنتیقەیە هەموویتان لەبیر بەرینەوە بە کۆمەڵە دەنگی خۆش و گۆرانی خۆش و میلەتی خۆش بەس پێش ئەوشتانەش یەک وتاری بەڕێز مامۆستا حەمە باقی هەیە کە لەسەر ماملێویش پێشکەشمان بکاتی دوایە چینە لای میلۆدیەکان بەجێی خۆیەتی لێرەوە ئەگەر لە شوێنی خۆشی هەستێ مەمنونە بم بچکە و کەس حەز ناکە بێت هێرە بەڵام ئەو کەسی کە یەکەم کتێبی لەسەر ماملێ نووسیوە شاعیر و تێکۆشەری دێرن و هاوڕێی خۆشەویستمان کاک محەممەد کەساس حەزەکەم بیناسن مەمنونە بن لە جێگەی خۆی ئەستێ و چاپڵێکی بەرێن ساڵی 1970 یەکەم کتێبی لەسەر کە ئەکاتە 46 ساڵ پێشستا لەسەر ماملەی نەبرنووسی کە بەڕاستی جێگەی شانازیە مامۆستا جان وەگە فەرمووی تارەکە و پێشکەشکەی هێدیە دیمەژە ڕووین بەرەوناو دنیا جوانەکەی میلۆدیەکان سوپاسدانەکەم هەموولاکان بەخێرمان سەر چاو ئەو ڕۆساڵ وەگەری گەورە هونەرمەندی کورد خۆشخوانی کورد مامۆستا محەممەدی ماملێ مامۆستا محەممەدی ماملێ پێویست بەناسین ناکا بەڵام ئەو وەک کارەکتەرێکی شارەزا و نیشتیمان پەروەر و خۆشخوان و دەنخۆش هەمووی تیا چڕ بۆتەوانێ ناتوانین پێناسی بکەین وەلێ مامۆستا ماملێ هەر خۆی و خانەوادەی و کەس و کار و هەمویان ئەمەندە خۆشەویست بوون بە دێشا و خەڵک ڕویان تێ کرد و ماڵەکەی هەمیشە کراوە بۆ خۆشەویستانی دەنگێکە لە جۆمانە هەمیشە چریکەی دێ کە جۆمان دەنگێ بێ خۆشەویستی و کریان و هەموو دەنخۆشەکانی تر بە ڕۆحمان ئاشنا دەبن یاخوا بەخێر بن نزیکترین نمونە جەنابتیانن کە چەند خۆشە هاتون جۆ لە گۆرانی خۆشەکانی بگرن بەو دەنگە خۆشی کە خوێنکارەکانی کەم تا زۆر بتوانن نەیخوێنن پێشێکی ژێبێ سواسی سەرتەری ڕۆشنبیری سەرا کە خۆم کارمەندێکم لێرە هەروەها گروپی کاکجەزای ساس کە هەمیشە بە دەنگمانەوە هاتووە ماندووە و هاوڕێ خۆشەویستەکانی هەمیشە جێدەستیان دیارە بەخێر بن سەر چاو سەرتا ناشێنم چەند توروسکەیە گەخەمە سەر ژیانی مامۆسای گەورە مامۆستا ماملێ بە هەڵەدا نەچووم ئەگەر بڵێم هەموو کەسێک ئارەزووی گوێگرتنی گۆرانی موزیکی خۆش و ڕەسەنی هەیە هەندێک گۆرانی هەیە کە هەرگیز بە بیستنیانتی بێزار نابی بەڵکو ئەو گۆرانیان دەبنە مای دڵخۆشی و ڕەوینەوەی خەمەکان یەکێک لەو هونەرمەندە دەنخۆشانەیە کە بۆ خۆی ناوێکی دیار و شێوازێکی تایبەت بە خۆی هەیە مامۆسای گۆرانی بێژ محەممەدی ماملەیە ئەوە ڕاستیەکە و مێژوو سلماندوێتی ماملێ بە بەراورد لەگەڵ زۆرێک لە دەنخۆش و گۆرانی بژەکانی سەردەمی خۆی لە ڕێزی یەکەمەکانە و درەوشاوی و دەتوانین بڵێن شێواز و جۆری گۆرانی و شەو مانای زۆرێک لە گۆرانەکانی هەمووی ڕەسەن و دەقی کۆمەڵی ناو کوردەواری و فۆلکلۆرە لە گۆرانەکانیدا زمانێکی پارا و وشەی جوان و ڕەوان بە دەنگێکی دڵنەواز دەیچڕێت ئەگەرچی لە ڕووی هونەریەوە مۆسیقای گۆرانەکان لاوازە و لە ئاسی دەنگی ماملێدا نزمترە بەڵام چونکە ئەوەندە بە ئەدایەکی بەرز و جوان خوێندوێتی هەرگیز نەیهێشت و کەم و کورتی بە گۆرانەکان و دیار بێت لە سەرەتای ساڵانی 60ەکاندا ئەو کاتە ماملێ ژمارەیەکی کەم گۆرانی لە ڕادیۆ کرماشاندا لەگەڵ تیپی مۆزیکی ڕادیۆی کرماشان بە هاوکاری هاشمی فیدایی و عەبدوڵڵای حەسەنزادە کە مامۆستا حەسەن زیرەک ڕێنمایی و هاوکاری دەکردن تومان کردووە لەم دوایەنەدا ئەو گۆرانیانم لە سیدیەکی ئەنستیتوتی کە لە پۆری کورد جۆ لێبووە کە بڕاستی بۆ مای دڵخۆشی چونکە دیارە ئەو گۆرانیە نه ئەوەندە بەرز و جوانن هەمیشە و گوڵە گەزیزە و شەو بۆ جوان و ڕەم و بۆی مەهابەتیان پێوە دیارەوە دەدرەوشێتەوە لیان بڕوانی زۆر بە ئاسانی و بێ هیچ خۆمادۆکردنێک وا دەزانین کەسێکی زۆر نزیکی ئازیز و ئاشنا بە ڕۆحمان گۆرانیمان بۆ دەڵێت بەداخەوە لەم ڕۆژگاری ئێستامادا هەندێک جار باش و خراپ تێکەم بە یەکتری دەکرێن واتە دەنگی ناشاز و ناخۆش بە ناڕەوا دەبێتە خاوەن بەرهەم و کەسیش پێی ناڵێ بۆ ئەو کارت کرد
ئەوە لە کاتێکە کاری دەستگاکانی ڕاگەاندن و هۆنەر و تیپەکانی مۆزیکار دەبێ ئەوان دڵسۆزانە خەمی و لایانە بخۆن و تا کارە جوانەکانی ئەو بەرەمەند و هونەرمەندەمان بەفڕۆ نەچێونە شێوێ بینەوە سەر هونەرمەند محەممەدی ماملێ ئەوەندە زانراوە هەیە ماملێ شەیدای نیشتیمانەکەی بووە ئەو خۆشەویستی بە ئاشکرا لە هەندێک گۆرانیدا تومار تەواو ڕەنگی داوەتەوە و دەبیسترێ هەڵبەتە لەسەر ئەو بەند و گۆرانیانی گەلێک جار تووشی کێشە و زیندانی بووە بەڵام ماملێ نەیتوانیەوە دەستبەرداری ئەو جۆرە گۆرانیانە بێت چونکە هەروە خۆی وتوێتی ئەو نیشتیمان دوانن و تاوکەری یەکتری بوون ئەوە جگەلە کە سروشتی جوانی شاری مەهاباد و خەڵکەکەی هەموو خۆشەویست و داینەمۆی بەهرە و دەنگی ماملێ بوون هەروە بوو چونکە کاتێ ماملی بۆ دوجار ماڵاوایی کرد لاشەی بێجیانی بەسەر سەری سەدان و هەزاران لە شەیدایانی دەنگی و عاشقانی هونەری گۆرانی کوردیەوە بوو ئەو ڕێو ڕسمە پڕشکۆ و جەماوەری ڕۆژی ماڵاوایی کە لە سات و ڕۆژێکی زۆر سەخت و باراناوی داوەکو ئەمڕۆ نیشانی ئەو پەڕی دڵسۆزی و خۆشەویستی هەموو عاشقانی دەنگی بوو بەڵێ ڕۆژی 23 1990 ماملێ ماڵاوایی لە گۆرانی و شاری مەهاباد کرد بەڵام گۆرانی و دەنگە ڕەسەنەکەی هەمیشە دەچریچێتەوە زۆر سپاسانەکەم هەر بچین زۆر سپاس بۆ نووسەر و خۆشەویست و پشتیوانی هەمومان مامۆستا عەبدولی حەمەباقی خۆشەویستان هیوادارم سەیری سەعاتەکانتان نەکەن بەلەمان لێ نەکەن چونکە ئیشمان زۆر ئەمڕۆ ئێمە بانگ ناکردوون ئەمانەیە ئارامتان بکەینەوە بەڕاستی هەمووان بەیەکەوە من لە چالاکیانە بە دووشت زۆر وەزم تێگەچێت یەکەم سەیری سەعاتکردن و پەلەپەل دووەمیشیان هیوادارم هێمنی ناو شوێنە ڕابگرین بۆ بەیەکەوە گوێ بگرین ئەمڕۆ برای بەڕۆز و خۆشەویست نووسەری دیار و فۆلکلۆر پارێز و ئەتوانم بڵێم پارێزەری کولتور و کەلەپور کاک سەرکەوتی عەلی حەبیبیش وتەیەکی لەسەر ماملێ دوا بە دوایەوەی تر ئەچینە ناو بەرنامەکانمان خۆشەویستان کاتتان باش لەو دەمەیدا گوێ هەڵدەخەن بۆ تارێ لەو دەمەیدا ماملێ دەڵێ قەتارێ یادم بکەن یادی منی دوور وڵات یادی منی ڕێبواری ڕێگەی خەبات تۆ بڵێ هێمن موکریانی لە خۆڕا بڵێ یادم بکەن لەو دەمەیدا ماملێ دەڵێ قەتارێ ئەگەر خۆشەویستی و گەورەیی و ئازبەرزی و کاریگەری هونەری ماملێ نەبێ لە گیان و ڕۆحی مامهێ مندا ئەدی چۆن بەنیوە دێڕێک لە دوورە وڵاتی باب و باپیرانی ماملێ دێنێتە سەر زار و جۆگرانی دەباتەوە بۆ ئەو ڕۆژگارانەی جۆ ئاگردانی کوردەواری ئەو کۆڕ و کۆبوونەوانەی یاران لەگەڵ دەنگە بە سۆزەکەی ماملێ ئەو ماملەی کە چریکەی دەنگی نەک ئەو کاتە بگرە ئێستاش لە کێ و دۆڵ و کوچە و کۆڵانەکانی نیشتیماندا دەنگەداتەوە بەڵێ ماملەیە کە مێژوێکی پڕ شانازی و ئەرشیفێکی ناوازەی گۆرانی کوردیە ماملەیە کە جوگرافیای دەنگی جوگرافیای هەموو کوردستانە تەنیا لە نێو ناوچەیەک و شارێکدا نەماوەتەوە و کوردێک نییە ئاشنا نەبێ بەو دەنگە ئەو دەنگەی کە بۆ خزمەتی گۆرانی کوردی خوڵقا بوو بەڕێزان لەم ساڵیادەدا ماملێ تەنیا بەجەستە بەجێهێشتوین و هونەرەکەی کارێکی کرد هەڵوێستە نیشتیمانیەکانی کارێکیان کرد دوای مەرگی بژی بەڵێ ئەمڕۆ لەم ساڵیادەدا جێگەی خۆیەتی ئاماژە بە هەوڵ و کۆششی خەمخۆرانی ڕادیۆکانی کرماشان و قەسری شیرین و بەغداد بدەین یاد و بیرەوەریان بەرز و پیرۆز ڕابگرین ئەو ڕادیۆیانەی جگە لەوەی سەرچاوەی ناسینی گۆرانی بێژان و گۆرانی کوردی بوون ئەرشیفێکی لە بنەهاتووی هونەر مێژوو ئەدەب و فەرهەنگی کوردین و ئەگەر ئەو ڕادیۆیانەش نەبوایە ئەرشیف و مێژووشمان لە نێو دەچوو
بەڕێزان ئێمە کە چاومان هەڵێنا و جۆمان بە دەنگی بەرنامەکانی ئەم ڕادیۆیانە زرنگایەوە، بەرنامەکانی گۆرانی داواکراو، بەزمی هەینی، هەوارگەی دڵان و سروەی بەیان، جۆمان بە دەنگی ماملێ زرنگایەوە. ئاشنا بووین بە دەنگە ڕەسەنەکانی کورد، ئەو دەنگانەی بوون بە فەرهەنگێکی پڕ زانیاری بۆ ئێمەی کورد، چونکە گۆرانی دیاردەیەکی گیانی بە گیانیە و هەر بۆ کات بەسەربردن نییە. ڕۆژگارێک بوو ئەگەر گۆرانی کوردی نەبوایە دوور نەبوو زمانیشمان لە نێو بچێ. گۆرانی هیند کاریگەر و ئازارشکێنە ئاورشێنی دڵەکان دەکات، چ جای دەنگێکی سروشتی کوردستان ئاسا، دەنگی محەممەدی ماملێ کە بە دڵ و بە گیان بۆت بڵێ، ئەو گوڵەی مەشهوری گەشت عالەم بوو کوا یادی بەخێر. بەڕێزان هونەری محەممەد ماملێ هونەرێکە کە گیان و ڕۆحم لەگەڵیدا دەگری، هونەرێکە من لێرەدا ناتوانم ڕێگەش بە خۆم نادەم بە چەندێ ڕێباسی پایەک لە پایەکانی گۆرانی کوردی بکەم. نەگەر گۆرانی بگرە ماملێ هێما و سونبل و یادگاریەکانی کۆماری ئازیزی کوردستانە، ئەستێرەیەکە لە دنیای فەرهەنگ، ئەدەب و شۆڕشی کورد، خاوەن ڕێبازی هونەرێکی تایبەت بە خۆیەتی و دەنگێکی سرۆی بەیان ئاسا، هەستێکی ناسکیش. بەڵێ ماملێ گۆرانی بێژێکی خەمخۆر و دڵسۆزی وشە و فەرهەنگی کوردی بوو، هەمیشە لە خەمی گوتنی وشەی پارا و ڕەسەنایەتی کوردی و مۆرچی کوردی بوو. دەنگی ماملێ تا هەتا هەیە لە کوچە و کۆڵان و دوکان و بازاڕەکان و هۆڵەکانی شارەکانی کوردستان موچڕک بە گیانماندا دێنێ. ماملێ قاڵبووی ژیان و چەشنی چیا سەرکەشەکانی کوردستان قەت سەری بێهەور و تەم نەبووە. بەڕێزان هێندەی بیرم بێ هەر لە منداڵیەوە بیری منداڵی تیژە، هەر لە دانیشتن بە دیار ڕادیۆ گەورەکەی نێو تاقەکەی هۆدەی پشت هەیوانی ماڵی باپیرم لە گەڕەکی سەرکارێز، هەروەها تەسجی لە گرۆنتیکەکەی خاڵم لە ماڵی نەنەفاتم لە گەڕەکی ئیسکانی پڕ بیرەوەری، جۆم بە دەنگی ماملێ و ماملێکانی نیشتیمان زرنگایەوە. هەمیشە لە ئاست و جێگەی تایبەتدا بوون. خۆشەویستیم بۆ ماملێ و شارەکەی مەهاباد و خۆرهەڵاتی کوردستان ڕۆژ بە ڕۆژ لەگەڵ تەمەندا گەورەتر دەبێ، بەشێکن لەو ڕۆح و گیانەی پێی دەژی، چونکە ماملێ دەنگی کپی چەوسانەوە و چریکەی پەیامی هەتا و خۆری کووردە، دەنگی بۆ ژانەوەی گۆرانی کووردە. ماملێ لە ژیانی خۆیدا قوتابخانە و هەوێنی گۆرانی و کانێکی ڕوونی بەر تریفەی مانگەشەو بوو، مێژووی شایی و ڕەشبەڵەک و زەماوەندی گوت و شارەکانی کوردستانە. هونەرێکی بە کورد بەخشی کە تا کوردما بێ دەنگی ماملێژ لە گیان و ڕۆح و هەستماندایە و چەشنی کورد نامرێ. نەمری بۆ گیانی خەمخۆرانی کورد، درود بۆ گیانی ماملێ. ئێوەش بەخێر بێن، مەرگتان دەبینم هەرگی ساوەریز. دەردی دووریت زۆر گرانە چاوەکەم هیجران بەسا، دڵ وەکو پەروانە سووتا، چاوەکەم سووتان بەسا. عاشقان شەیدا دەبن ڕووبەن لەسەر ڕوود لامەدا، عاقڵان کوشتەی جەفاتن قەتڵی مەزلومان بەسا. هونەرمەندانی خۆشەویست، کاک جەزای ساز، کاک ئالان ڕەفیق بەزرب، کاک سەلیمی کەمانچە، هەروەها کاکە ژێنەر باعود، بەشدارە بن لەگەڵمان با بفەرمونەوەی ناتونە سەر ستەیج. یەکەم هونەرمەندمان هونەرمەندی خۆشەویست کاک یاسینی مەلا عوسمان لە قەڵاتزێ و تەشریف هێناوە، دیارە خۆی داخوازی ئەوە بوو کە لەم بۆنەیە لەگەڵمانە بەشدار بێ. داوای لێ دەکەین با بفەرمێ بۆ سەر ستەیج.
يكتبني وهي وهم خوشويستاني در بتابعتي عليه كموسيقين ليمان تيجن ضاق أنا بأسرع قاسي من بيجي يعني بيزا كفيش شارش يعني هيت بروبيك مانية يوم البريم كارنا بخوبك شكل بيقدر تستوعب بيقارن بيجي برام بريه ناتو هندسيروش بيجوبي بروبيك نوع ما تقول كم جنابي لخلاص زي سات شكينا ونبني تبع ليلة روشلات أو تهر بعضان دير يك شارع بتعرف ما شو الله بقولي خوت أمان بخشنا كم قولي أبو صوفان السرية يا راما يا ويا الشاي والواني تويو يومايا الشاي والواني تويو يومايا بدا السيد يلا سيري لو تفكرني يبويو يومايا لو تفكرني يبويو يومايا لا دربي بلا يا ريم لا الله يخوي معايا لا الله يخوي معايا شذو بسمع يا عمتك يا البن لقى يوزر ذهني مويا لقى يوزر ذهني مويا أخذت عليك طايق وهاي أرباريتي أخذت عليك طايق وهاي أرباريتي مرشدي خاور كسمها أياي أري سرقت عياريتي أياي لا يضريجا أخبرت صوي وخبار لي وبايقر دواب بوت صوي وخبار لي وبايقر دواب بفرمس في أوك السماي أريد أخوي ودر دواي يا ثريجان بعد كامل شوستاني روم دتشي ما قريبي يعني بارد كامل شوستاني بارد كامل شوستاني أصلي بودروس كم لا شاري ما يعني لا شاعري سول ما يعني بنجي وسطايان كم لا ذروذي لا يعني لا ذروذي لا يعني اليوم قريبتي اليوم قريب أخي جواني والقايم
شتم ضبايا يا ريم بيري رابط وداكم قالك سوبها قريا يا نيم قالك سوبها قريا يا نيم قول كنتم ليلي قول كنتم هور قول كنتي شاري شلويا قول كنتي شاري كويا شدوا دفر منطقة يا البر لقى يا عبد الرداني مويا لقى يا عبد الرداني مويا تشكيل ضمتي مامور بغي والبري الشهر خمن جنا والك يا ميندا والك يا ميندا بروي خسر جنا بروي يا ميندا بروي يا ميندا ورا ورا بابسي من يمشي رايان تعالك ورا مولاي مني ما رايان ورا ورا بابسي من يمشي رايان تعالك ورا مولاي مني ما رايان حظك الجنى قيامة يا تدبي قيامة يا تدبي أقر حظك الجنى قيامة يا تدبي قيامة يا تدبي وكبل لك الجنى أمانة يا تدبي أمانة يا تدبي ورا ورا بابسي لدي وشلي رايا زاري ورا مولاي مني ما رايا ورا ورا بابسي لدي وشلي رايا تعالي ورا مولاي مني ما رايا كم ذيك الجنة رولا صاحراكم رولا صاحراكم درماني ظلم جنة لشوي بيداكم لشوي بيداكم ورا ورا بابسي لني وشريرايا تعالي ورا مولاي مني مغررايا ورا ورا بابسي لني وشريرايا تعالي ورا مولاي مني مغررايا عفتاكي هاي هاي ومزنون ويلي هردان بم انتاكي هاي هاي ومزنون ويلي هردان بم باكي غمزة ديك السم هاي هاي هري باريز رايا يا البياي رايا الدريجان هرچه نجدك يم جنا رجم بايت الله رجم بايت الله تحيا دخل جنا توم لك يا الله توم لك يا الله
ورا ورا باقشي لنيوش لرايان عليك ورا ولاي منين رايان ورا ورا باقشي لنيوش لرايان عليك ورا ولاي منين رايان زۆر سپاس بۆ هونەرمەندە خۆشەویستی کە هەر زانی بۆ میانداکەین ڕازی و تەشی نەبوو ئەگەر کاتە بۆ گەڕێنەوە لێداری ترمەوە خۆشەویستانە یەک تێبینیم هەیە تر من ئەو قسە ناکەم ئەوش بەوەیە نازانم خۆتان تێبینیتان کرد یادی ساڵیادی هەست لەسایەتێکە کرێتەوە کە کۆچی دوای کردووە یا بەداگرستانی مۆ و سەر قەبران و سەر مەزار و خۆر پێوان و لە هەندێک ماڵ هەر تازەکەس نینۆگەنەوە بەس ساڵیادی هونەرمەندان بزانە هەر بە شادی و بە چەپەڕێزان و لەبەرەوەی تەتا لە ژیانە هونەرمەندانە و مۆمێک هەر ئەبەخشن و هەر خودەیەوە خۆشەکەن دڵنیا بنە قوتابخانەیەشیان لە گەورەی هەتا سەدان ساڵی ترەوە 26 ساڵیاد دەکرێتەوە هەر بەوە نەبێت سپاسان کرد مەم کوژە تۆ گەردنی خۆت ڕوود لە زولفان دەرخەوە مەم کوژە تۆ گەردنی خۆت ڕوود لە زولفان دەرخەوە ئەی ستارەی سوحی دەم ئەم شۆکە زووتر دەرکەوە مەی خەپشتێت مەرجی من بێت زولفەکانت بەردەوە هونەرمەندی خۆشەویست هەرچەندە باری تەندروستی باش نەبوو ئەمڕۆ بەڵام لەسەر داواکاری ئێمە یەک دوو گۆڕانیمان پێشکەش دەکا هونەرمەند نەرمین ڕەزا هیوادارم کاتێکی خۆش لەگەڵ ئێوە قسە دەکەم
سپاس بۆ هونەرمەندی ئازیز نەبی ڕەمەزان. لەو دمەیدا دڵم لەیدا و بۆ ژوانم، من دێوانەی چاوی جوانم، چاوی جوانم. ئەگەر چی خەڵکی وڵات چاو جوانانم، چاوی جوانم نەدی تێر بە چاوانم. هەتا لەو چاوی جوانم لێون بوون، کەچەو بوو بە چارشێوە دوژمن بوون. ئێستا بیر بوو کەوتوومەتە ئاهیلکە، چاوی جوانم لێون دەکەن چاوی بکە. داوا لە هونەرمەندی خۆشەویست کاک عەبدولی ماملێ دەکەین بفەرمێ بۆ پێشکەشکردنی گۆرانیەکان.
ماڵێ باری کرد
عقدا وهي لا وكفي بري خكم بري خكم عبد يعني بلايا كذي بري بملايا وياك يا بري بملايا وياك تابكي وقيني من عظيم هالك مربتي تواخريكي عشو نوشو من دشاري زلة آمان ما يعني آمان ما يعني
خۆشەویستانە ئەمانە دەرفەتیان بۆ نەڕستاوە خۆیان تەرکانیان بۆ نەڕێستا کە ڕابوو بە زۆر نەوەیەنە بەیانیش لە کەناڵێکی لەگەڵ مابوو هەر بەلای بەنی زۆری هەر ئەگەر دەرفەتەوە گەڕێنەوە زان مامەی دروست کێتتدا پێناسێنە چاوەکەم ئەمڕۆ لە گەلشەن گوڵ بە عیشوە خۆی نواند نەک نەمەرجیت بم بە مەرجی تۆ قەسەم هیچ نەمدوان سپاس بۆ هونەرمەند کاک عەبدولیمان هەیە لەسەر داخوازی کاک جەزا کاک میروانی خۆشەویست بارگێژ دەکەین بۆ سەرستەیز با بفەرمێ کاک میروان میوانە بەڕێزەکان دووبارە و سێبارە بەخێر و سەرسەر و سەرچاو من خۆم زۆر بە خۆشحاڵە دەرم کە لەم یادە پیرۆزەیە بەشدارم هەموو ساڵی بەشداریم کردووە بەڵام ئەم ساڵ سیحەتی دەنگم باش نییە کە نووسیم چکە دکتۆر بۆ ماوەی 3 مانگ و 4 مانگی بەدام کە گۆرانی نەڵێم بەڵام لەبەر ئەو زاتە گەورەیە و بە حورمەتی کاک جەزا یعنی کە داوایان کە نەمتوانی يعني نتوان فيها
خۆشویستان ئێرە سەر قسەکەی من لەسارێکتان دەبڵی خۆتان هەیە داوای گۆرانی یادی بەخێرەکە داوای گۆرانی لا لە بەردەستانەکە لە ئەوی گۆرانی هەتا لێگاتەوە دوایش بێگەڵێن نەپشیان ئەگەر ئێوە لەگەڵمان بێنەوە هێنە سەر قسەکەی من گۆرانیەکانی ماملێ لە قاپێ میوە هەچێت
حەزە لە هەمووی مەستی ئەوەم پرتەقاڵ ئەمە دادانی ئەوە مۆزە کورە ئەمیوە تازەمەشی تێوێکە ناوی درابوون نەزمەشی بەهەرحاڵ کاکەی دەزانین چێتری بۆ داناوین بۆت نووسیوم بۆت بنووسم کە من چیم بۆت نووسیوم بۆت بنووسم کە من چیم دۆندی قەندیل و گۆڕەپانی هەڵگورد نیم بەرەو بەرزایی دەچم ئەگەر چی وردم خاچی بەرپێی تێکۆ شرێکی سپاس هونەرمەندی ئازیز کاک عەبدولی وەفایی با بفەرمێ بۆ پێشکەشکردنی گۆرانیەکان زۆر بەداوای لێبوردنەوەوانەیە کە من 2 ساڵ زیاترە لە ژووریان وەشم و تا ئێستا وەبزانم 2 ساڵ سووری شە 2 ساڵ بە زمانی ژەبێ بۆ 3 ساڵەکە هیچ نەوتووە ئەگەر نەیچێڵا ئەگەر نەیچێڵا داوای لێبوردنەکەم الله هوريك الرجايا بيان بيرانيا ترزايا الله هوريك الرجايا بيان بيرانيا ترزايا ريمة توشيب جنفنوي ترسم تساميا ريمة توشيب جنفنوي ترسم تساميا جوهري لبرقر يا زاري شوية روجم كمان سيني في كنديل خدا بشني بالتيتا جوهري جوهري عليك جاري قروايا جوهري جوهري عليك جاري قروايا لبرجي زاري شوروزم لبرجي شوية يوزم كل أمعايا
فرمي الرأي وزبنا يا سبعين روجي جمعة ورز شويني كهديك وزيراني بالغاية ورز شويني كهديك وزيراني بالغاية جوهري 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 لبرقيا نوزاري كدا شوار روزم كنا الحياة أمين أمين قرد زاني تنفشيها حاولك وديدني قرد زاني عيشن بشواي حاولك وديدني سدوان يعزم فكاني دل بريشاي ورايا أمان خلشي بيم بليها خلشي بيم بليها كيف ربنت الحامك مدحي يا جيقلاني خوشي ظلم ورعسرنا خوشي ظلم يا ورعسرنا خوشي ظلم يا دريا خوشي ظلم سري دلم بيدلم عشقي ظلم سويا ظلم قولك يا سوري علي سوري قولك يا علي سوري علي سوري أجيب فكرة يعني لعبك أجيب فكرة يعني لعبك يا راس عالم خيال أخناك بخديت ورايا ما يقولك قولك يا قولي سوري قولي سوري قولك يا قولي سوري ونعسرنا خوشي ظلم ونعسرنا خوشي ظلم بيبي دريا يا خويا تقولم سري دومين بظلم عشقي تويم سويا قولم قولك يا قولي سور قولي
باسم کرد ئەمانە خوێندکەوتووی قوتابخانە گەورەکەی ماگیان باوەڕتانە بێ 200 جارێ بێتری نابینین وەکو لە یادەکانە یا ساڵی جارێک ئەوە سوپەرکۆ بینەوە بەبێ هیچ ڕاهێنانێک دەستی خۆش بێت گاه دەگریام گاه دەسووتام غەرقی ئاو ئاگرم ئاخ لەبەر بەختی سیاهم نازانم بۆچ نامرم هەر کە دەتبینم دەڵێی تۆ شەمی من پەروانەتم تا سەراپا لەم مەکۆی زووخاڵ قەت ئارام ناگرم سپاس بۆ کاک عەبدوڵی وەفایی ئێستاش هونەرمەندی زۆر ئازیز کاک ئیسماعیل قەرەداغی لێرەیە با بفەرمێ بۆ پێشکەشکردنی گۆرانیەکان کاک ئیسماعیل مەفەرمێ سڵاو ڕێز خێراتنی هەموو لایەکانەکەم من خۆم زۆر لە هەڵامەت پارەش دەڵام بەداخەوە ئەو ڕۆژەکە داوای لێبوردن نەکەم دەنگم زۆر کرا بەڵام بۆ خۆشەویستی و ڕێز بە حورمەتی مامۆستا مامدەی نەمرد قسێکتان پێشکەش دەکەم میلەوارم کە بەدڵی ئێوەی عەزیز و ڕێز و خۆشەویست بێت زۆر سپاس بۆ بەشداریتان زەمریاری کۆچی مامۆستا مامدەی بە ڕێز و خۆشەویست راجي كوتاي ركام أكسي ساوي وجين معاي جواني رقصاي رونيقار His no Tina شفت بيتوي ونسمة بابوي سيري سروي وشربي شفت بيتوي ونسمة بابوي
سيري سروي وشوربي تبلى سروي وشوربي بيته لهدوي وقيل ما هر وكو بوي شو بلاور كوتم لكو سيار داي يا داي يجرك نبرين شنك كعباي دين ما يجعل لا ترسم بمريم لا دور وراكي لا ترسم بمريم لو دري وراكي لو بلا خوزنا وفو عوامتي وفو عوامتي دوباره داوای لبنی خوشستان یک کسی بیدن که ما مثلا نمیده باید که نرمال دیگر رو باید سال ما مثلا محمد سمیده دیگه دواتری جو گرایی دوا کردی یکی من وای دادم چی فهم بازم بود دوا کنده گرایی میکنه طبعا دیگه کسی که اصلا هنرمندی که جهانی خوشحالستانی ولی که دوی بخواد با مملیز نمیشه که با روحی مملی پیش کنی روحی مملی شده کی باشه کە تۆ تۆرای لە چاوم وەک خەوی من لە بسکت ڕەشترە مانگە شەوی من بڕۆ مەجنون بە لەیلای خۆت مەنازە کە ناوبانگی پتر دەرکرد ئەوی من سپاس بۆ هونەرمەندی خۆشەویست کاک ئیسماعیل ئێستاش هونەرمەندێکی ئاسی لە ڕۆژهەڵاتەوە تشریفێناوە کاک
ئیدریسی سولاسی ئەگەر باڵیان چون با بفەرمی کاک ئیدریس ئەو خۆشکەمان دەمێکەوەی گۆرانی نەکات دەستی ئەگەر نەبوو خۆمی زۆر شارەزانی لە بەرگی مامۆستاخەمەی ماملێکەوە بوو بەس بەڵێ بۆتان ئەڵێن ئەگەر کەم و کوردیە بوو داوای لێبوردنان تەمەنی جمهورەمان ئەوانە ناوێن بۆ پیاوانە گۆرانی تۆ بوو داوای لێبوردن أخوي استالك هم جدا يا ناس كوتوي أخوي استالك هم جدا يا ناس كوتوي بجاري دون جاي مينتي وراخسو چیت بوبلیم چیت بوبلیم چیت بوبلیم کجاب گریم تینا گی گرینیا جون پی بدی یا پینا دی امان عزیز امانی امانی یا
سپاسێکم بێگوانەمە کەم یەکتەناسیم بوو ئێمە لە ڕۆژانی داهاتووە بەرنامەیەکی تایبەت بۆ کاکە ئیدریسی توراسی لە رادیۆ تەلەڤیزیۆن گەڕێن تۆمار بکەین سپاسەکەم داوا لە مامۆستا نەجم بکەین کاک ئیدریس مامۆستا نەجم محەممەد سروودبێش ئەگە بفەرمێ بۆ ئێرە دوایش ئەگەر بێتان خۆش بوو نسێک لەو هونەرمەندە دەم خۆشانی کە مابێتە هەرچێ چوارەیان با بێت و لێرەدا نشتێکی جەماعی بێت و پێشکەش بن لەسەر خواستیەوە بەڵام پێش ئەوانە بێ هونەرمەندی گەورە و شادکێسانی بێت ئێرە ڕۆحی مابێ شاد بکە بە هەرچی یەشتێکمانی ئەوەی خۆ ئاوازێکم خۆش پێ نەمێت خۆم ئێرە طلبيات واو خلاص من ماوەیەکی زۆر سرود گۆرانی زۆر کەم بە یادی ماملێ و گەورەی ماملێ ئێوارەیە یەک دوو بەرەمی ماملێ دوایی هەموو لایەنە خۆن تەف وستایەک بۆ ماملێ